هەفتەی ڕابردوو باسم لە ڕوکنەکانی شۆڕش کرد وتم سێ ڕوکنی سەرەکی هەیە: منهەج، کۆمەڵکاری، بزاوتی شیاو. منهەجەکەش وتم پێویستە دەستور بێ، دەسەڵاتێکیش کە سەروەرێت یەگرێت و بەردەست حیمایی دەستورەکەکە ئومەتە کاڵی بژاردووە. یعنی خەڵکێک دەسەڵاتێکی سیاسی هەڵبژێرە، مهم نێتۆ ناو سەرۆکایەتی، ئیمارات، ئیمپراتۆریەت، مەلیکایەتی چیت ناوناوە، مهمەوە دوو ڕوکنی سەرەکی هەبێت. بە پێی دەستور بڕوە، دەستورێکی مناقەشەکراو لە ناو خەڵکە تەصدیق کراوە، چەند ساڵ مناقەشە کراوە. هەروەها دەسەڵاتێکی سیاسیش کە خەڵکەکە هەڵی بژاردووە بە ئازادانە، نەک کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانمان بۆ تەعین بکەی بۆی ئەو کارتەکان بژمێرێ. دوایش بڵێ 2 سەعات درێژمان کردەوە لە بەرخاترەوەی ئاسایشەکان و پێشمەرگە و ئەوانەی زلهێزەکان و ملهوڕەکانی دوو تاغوتەکە سندۆقەکان پڕکەن. چاواشەکاریەکانی تر کە باسم کردبوون پێشتر، ئێوەش هەمووتان زیاتر لە من نەزانن. یەکەمەوە منهەج کە پێویستە دەستور و سیادەی ئەو دەسەڵاتە سیاسی بێت کە خەڵک هەڵی بژاردووە. دووهەم وتم کۆمەڵکاریەکەیە کە ئەوش سێ ڕوکنی تایە: ڕێبەری جددی، نوخبەیەکی ڕۆشنبیر، جەماوەرێکی پشوو درێژ و جوامێر. جەماوەری پشوو درێژ و جوامێر لەناو ئەو خۆپیشاندەرانە هەمووی هەبوو. ڕێبەری نوقسان بوو، لەگەڵەوەی بزانین نوخبەکە چێیە کە ئەی با بڕێ. ئەبێ هەرسێکی لەسەر یەک بن. کەوتت لینین ئەڵێ حیزبی شوعی ئەنجاڵی جەماوەرەکە، کەوتت ئیمام خۆمەینی ئەڵێ ڕوحانیەکان ئەنجاڵی جەماوەریەکە. ناکرێت تۆ شۆڕشە دروستکەی بێ ڕێبەریەکی جددی و بە عەزم و ئیرادە، نەگۆڕ خۆ نەفرۆش، سازش نەکار. بێ نوخبەیەکی تر کە لەم پیاوە تێگەیشت بێ و لە منهەج و لە سەرکرداتی و لە ڕێبەراتی و لە هەموو شتێکی تێگەیشت بێ، بەرەو سەرو بێ بۆ ڕاوێشکاری، بەرەو خوارێ بێ بۆ پەروەردەکاری. ئەم نوخبە مسەقەفەیە کە جەماوەرەکە قیادا ئەکات، حەلەقە وەسڵی بینی هەردوو لایە. حەلەقە وەسڵ بە معنایەوە ناکە دەنجیان نەگەێنێ. ئەجنا ئێستا ترامپ قسێکەکە لەسەر تویتەر یا لە فەیسبووکی خۆی ئەگا بە هەموو عالەم. مەبەستم لێرە ئەوەی پەیامەکە چۆن هەڵەگرێ و خۆی پێوە پابەندەکە و ئەنجای گەێنێتەوە بە خەڵکە جەماوەرەکەش. ئەو جەماوەرە پشوو درێژەش کە ئەزانێ ئەمانە لەسەر حەقن، بۆیە ڕەنجی بۆدە. هەبوونی منهەج، دەستور و سیادەی دەوڵەتەکە، دەستور و دەسەڵاتی سیاسی هەڵبژێرراو، هەبوونی کۆمەڵکاری بەڕێبەر و بە نوخبەکە و بە جەماوەرەکەیەوە لەگەڵ بزاوتی شیاو کە سێم ڕوکنی شۆڕشەکەی. بزاوتی شیاویش استراتیجیەکەی دیاری کردو کە ئەمانە بیکەین بەچی، چۆن ئەم کۆمەڵگەی ئەگۆڕین، خاکەکەمان چۆن سیادەی خاکەکە دروست دەکەین، دەسەڵاتی سیاسی کە دروستە بێ دەستورەکەی و قانون و ئەمان چێی پارێزێ. ئەم هەنگاوانەمان کە ئەڵێن ئەمە استراتیجیەکەمان ئەی قۆناغەکانی کارمان چۆنە ڕۆینە پێش، ئەوانە پێویستی دیسان لەبەر چاومان.